ئەوەی کە لە مەکتەبێکی ناوشار ئەکریا لە مەکتەبێکی نمونەی بۆ خوێندکار ئەکرێ متوانیمان لە گوندێکە ئەمە بکەین. ناوم ئالان قەرەداخیە، ساڵی 2020 بەشی فیزیای زانکۆ هەڵەبجەم تەواو کردووە. لە ئێستا لە گوندێکی سەر بە قەزای پێنجێن مامۆستای گرێبەستم، بۆ مای 4 ساڵە مامۆستام. بۆ وانەوتنەوە ئێمە سمارتبۆرد بەکارێنین کە خۆمان دابینمان کردووە. بۆچی سمارتبۆرد بەکارێنین؟ لەبەرەوەی کە ئەتوانین بڵێن داهێنانێکی تازەی سەردەمە بۆ وانەوتنەوە، ئاسانکاریی زۆر ئەکا بۆ وانەوتنەوە. کۆمەڵێک بابەت هەیە تۆ لە تاقیگا ناتوانانی بەدەستی بێنی، لە تاقیگە لای خۆمان لە کوردستانە دەست ناکەوێت. لە سمارتبۆردا بە ئاسانیت توانێت تاقیکردنەوانە بەکار بێنیت و هەم خۆت و هەم خوێندکارەکە ئەتوان بە شێوەیەکی ئینتراکتیڤ بەکاری بێنن. یەکی لەو بابەتانی کە لە دەرزەکانە باسی ئەەکەین ئەوەیە کە چۆن بارگەی کارەبایی لە ناو لەشی ئینسانە خاڵێ بێت و کامە زیاتر لە وەرزی پاییزدا ڕوەدا کاتی تۆ دەستبەر بەتانیەک ئەکەوێت دەستبەر ئاسنێک ئەکەوێت تەزویەکی کەمی تیا و تەزوەکەمە بەهۆی چیەوە ڕوو ئەدات. لە کاتێکە لەشی ئینسان ئەلکترۆنیکیان کە تۆ لەش لە شتێک ئەخشێت، شتێک لە دەست ئەخشیان لە هەر شوێنێکی تر بێ ئەلکترۆنێکی زۆر لە ڕێگەی ئەوە ئەچێتە ناو لەشت. دواتر کە تۆ دەستت یا هەر شوێنێکی تر بەر ئاسنێک ئەکەوێت کە لەو ڕێوە بارگەکار بەتاڵە بێتەوە، بەم جۆرە بێتەوە هۆی دروستبوونی ئەو تەزوەکەمە کە هەستی پێەکەی کارەبایەکی کەمە دروستی ئەکات. ئەمەم لە ڕێگەی سمارتبۆردەوە ڕوونی ئەەکەیتەوە. کۆمەڵە تاقیکردنەوەی ترمان هەیە لە ڕێگەی سمارتبۆردەوە کە ڕوونی ئەەکەینەوە کە ناتوانین لە تاقیگا بەدەستی بێنین یا بەدەستهێنانی کەمە بۆ جۆرەکانی وزە یان هەر تاقیکردنەوەیکی تر کە لەیرە هەمانە. بۆ نمونە چۆن لە ڕێگەی موگناتیز و کۆیلەوە ئێمە توانین کارەبا دروست بکەین، دۆخەکانی مادە پەستان و پلەی گەرمی چۆن ئیشەکە، جۆری ئاوێنە چیە و چۆن ڕەسم دروستە بێت لە ئاوێنە. کۆمەڵی بابەت کە لە فیزیا ئەیخوێنین پەیوەندی بە ژیانی ڕۆژانەوە هەیە. طبعاً فیزیا بابەتێکە بۆ وەڵامدانەوەی پرسیارانی کە لە مێشکمانە هەیە، بۆ وەڵامدانەوەی هەر شتێک کە ئەیبینین ئەم شتە چۆن ڕوویداوە بۆ ڕوویداوە. و جگە لەوەی کە ئێمە لە وانەکانە ئەیخوێنین بە تاقیکردنەوە و لە ژیانی عامەلیشە ئەو شتە بەو جۆرە باس ئەەکەین کە ئەیسەلمێنی ئەم شتە چۆن ڕوویداوە، هۆکاری ڕوودانی چییە. لە بواری فیزیای شار تقریبان 20 کتێبم نووسیوە کە کۆمەڵێکی زۆریان لە بواری ئاینایە و پەیوەندیدار بە فیزیا و بە زانستەکانی سەردەم و کۆمەڵێکیان لە بواری پاراسایکۆلۆژی و خەواندنی موگناتیزی ئەویش لە ڕێگەی بڵین بوارێکی تیۆری و چی پەیوەندێکی بە فیزیاوە هەیە، چی پەیوەندێکی بەم بابەتانەوە هەیە کە باسی ئەەکەین. مەیەکێ بۆ مەیەکێ لە کتێبەکانە دەربارەی مێشکخواندنی موگناتیزی و کتێبێکی تر دەربارەی کۆمەڵێک بابەت ڕوونکردنەوەیەک لە ڕوونکردنەوەی کۆمەڵێک بابەتە لە ڕووی فیزیاییەوە کە چۆنە. ئەمەش کتێبێکی ترە بە هەماشەوە. کۆمەڵێک کتێبی تر کە هەرێکیان لە بوارێکەوەی کە زیاتر ئەمسۆن لە بواری فیزیا، بواری ئاین و کۆمپیوتەر و پرۆگرام سازی. ڕای وەزارەتی پەروەردە بەعاموە ئەو کەسانی کە لە بواری پەروەردە ئیشەکەن لە بەکارهێنانی شێوازی نوێی وانەوتنەوە ئەتوانم بڵێم ڕایەکی پەسەندەوە پیان باشترە کە شێوازی نوێ پەیڕۆکرێ بۆ وانەوتنەوە. و من لە گوندی وێنە 28 خوێندکارم هەیە کە بەم شێوازە وانە ئەڵێن و لە ڕێگەی سمارتبۆردەوە یان لە تاقیگا فیدباکی خوێندکاران لەسەر ئەمە توانم بە ڕێژەیەکی زۆر باش فیدباکیان لەسەر هەیە و وانەکەیان پێخۆشە. بەڵام تاکوتەرە کۆمەڵی خوێندکاریشێ تا لەگەڵ بارودۆخەکان ڕایە چونکە پێشووتر بە شێوازێکی تر ڕاهاتون، بە شێوازی ڕاهاتون تەنها لەسەر مەنهەج ڕۆشتن و کۆمەڵی پێناسەیە لەبەری ئەکات و لە ئیمتیحان ئەینووسێتەوە و دەرئەچێت لەبەرەوەی بۆ شێوازە ڕاهات و تا ڕادێ لەوەچێ شێوازە ئاسان بێت لەوە ئەچێ بۆ ڕاهاتن بەم شێوازە تازە تۆزێ قورس بێت تا لەگەڵ بارودۆخەکان ڕایەت. وەکوتر ڕاست ئاسانکاریکی زۆر ئەکا بەڵام وانەکان بە جۆرێک ئەچێتە بواری عملیەوە کە پێویستەکە خوێندکاریش هەوڵێکی زیاتری لەگەڵا بدات تا ئەوەی وانەکە زۆر بە باشتر تێبگات. وەکو کەشێکی جیاواز، کەشێکی وای خۆڵقاندووە کە ئەوەی کە لە مەکتەبێکی ناوشار ئەکریا لە مەکتەبێکی نمونەی بۆ خوێندکار ئەکرێ متوانیمان لە گوندێکە ئەمە بکەین کە هیچ جیاوازێکی نەبێت لەگەڵ مەکتەبێکی نمونەی ناوشارە. ئەو بەهۆی ئەمەوە کە کۆمەڵی خوێندکاریش توانیویانە ئەوانش بگەنەوە ئاسیکە تاقیکردنەوە بکەن کە پرۆژە دروست بکەن، کە کتێب بنووسن، کە توانیوانە بگەنە ئەوەی کە شتێکی جیاواز بکەن لە خوێندکارانی تر.